بەنامەکەتان لێ یەکەم سپاس بۆ بەڕاستی تۆش. تەوەرێکی زۆر جوانتان هەڵبژاردووە نمونەتان زۆر بە ئینشەڵڵا لەسەر ئاهەنگی تەخەڕۆجمە خۆم یەکێکم کە بوو پرۆسە ینی تێمپەڕاند و ئەنجامم یاوە یعنی تۆ ئاهەنگی تەخەڕوجت کردووە؟ جوان بەڵێ باشە چۆن خۆت ئامادە کردووی؟ بەڵام چۆن بە مەصرفێکی زۆر کەم یعنی تۆ ئەبێ سەری مادی ماڵەوە تکەیت تەنانەت ساڵۆنیشم نەگرت دەسەجلی کوردی زۆر جوان بەڵام چۆن وە نابڵێ زۆر گرانبەها بێت نا تۆ بەسێ حەسب مادی ماڵەوە تکەیت ینی بە پێی ئیمکانیاتی ماڵی جوان خۆتان بەڵێ. کردت باشە. بەڵێ ئیوا هەیە تۆ چاولێکەری مەکە تۆ ئیوا ڕەفیق وای بینی وڵادە ساهەیە زۆر هەبوو هەژە لە تۆ زۆر خراپترە نەبێ واکەیت چاولێکەری مەکە بە شتێکی جوان نییە یعنی ئیوا هەیە وڵات دەسا منیش لەو ڕۆژە حەزەکەم بچمە باشترین ساڵۆن جواترین جلو لەبەر بێت زۆر کەشخۆ جوان دەرکەوم بەڵام نابێ بۆ ئەم سەختە زۆرە لە ماڵەوە ئەکەیت تاوانی ئەوان چییە تۆ لەبەرەوەی لە کۆتا ساڵە یعنی گرنگی بە پرۆسەکە دەیبزانین لە دوا خوێندن ئایا چی ئیشێکەکەی یان نەتیجەی تۆ چی ئەبێ کە هەموو ساڵت ماڵت مەصرفت ئەکەن ئەخوێنیت کە بزانێت چی لێ بەسەدەنەوە ئیتر کۆتای ساڵ ئەوها لە خۆت بکەیت. ئێستا ئەو کێشانی کە هەبوو کە باسی ئەویانە کرد ئەمە قەنەعەتیان نییە ئەو دوو کەیسی کە هەمان بوو ئەو کچەکان داوایشتی زۆرەکەن لە ماڵەوەش ئیمکانیاتی نییە بەڵام تۆ سێرەکەی خۆت تەخەڕوجیشت کردو بە کەمترین ئیمکانیاتیش جوانیش دەرکەوتوی تو هیچ کێشێکیشت نەبوو تەنانەت یعنی بە ڕەفقەکانی کەشم زۆر ڕەفیقی کەشم هەماشەوە خۆیان مکیاجان بۆ خۆیانە کرد و نەچوونە ئارایشگا و پارێکی زۆر بن بە ئارایشگا نەخێر ئیوەش زۆر هەبوو چوونە ئارێژگا و هیچ خۆشیان بە دڵ نەبوو زۆر جار و کێشەشیان چنە ئارایشگا و دای خۆشیان بەدڵ نییە بێگومان. تۆ لە ماڵیشە خۆت چاکردو؟ لە ماڵشە خۆم چاکردو دەنابان ئەڵم لەمیشان جواتر بووم دەست خۆش بێکەوەتە ئەمە گرنگە ئێمەش ئەمەمانەوێت کە ئاوا قەنەعەتی بەخۆی بێ بە کەمترین مەصرف بتوانێت ئاهەنگی تەخەڕوجیش بەڕێوە بەرێ.